خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەبێ لەگەڵ ئەو کارانم بێکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. بۆنی ڕێکەوتنێکی کۆنکرێتی دێت بۆ چارەسەرکردنی پرسی موچە. دوای ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان یان حکوومەتی بەغدا ڕەزامەندی دەربڕی لەسەر لێک تێگەیشتن و نزیکبوونەوەک لەسەر مەسەلەی مەلەفی نەوت، ئەمڕۆژ بۆ جاری دووەم ئەنجومەنی دەوڵەت کۆبووە لەسەر مەسەلەی ڕادەربڕین لەبارەی داهاتە نانەوتیەکان. قسە لەسەرەوە هەیە کە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانیش ئەمڕۆ پەیامێکی دابێت بۆ حکوومەتی عێراقی کە ئامادەن بۆ ڕێککەوتن. ئەم شەو ئەوەندەی نزیکی یان قسە لەبارەی ڕێککەوتن هەیە، لەبارەی ڕێکنەکەوتن نییە. بۆ ئومێدی ئەوەی کە هەواڵی خۆش و مژدەی خۆش و شرۆڤەی خۆشمان لە پانۆڕاماوە پێبێ، میوانی ئەم شەوی پانۆڕاما لە بەشێکەم بەڕێز داراسیەکانیان ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی گرتووی ئیسلامی کوردستان مامۆستا دارا زۆر بەخێر بێت. دواتریش لەگەڵ بەڕێز دکتۆر نەوزاد هەمەوەندی گفتوگۆکەین کە بەڕێزیشان لە شاری هەولێر لەگەڵمانە بێت. مامۆستا دارا کۆی ئەو بابەتانە بەچی گەیشتووە لەکوێ وەستاوەکۆ ئەم ئێوارەیە ینی سایتێکی عەرەبی نووسیڵێ تەنها موافقەی موچەیمانجی حەوت موافقەی وەزیری دارایی ما وەزیری داراییش چاوەڕێی ڕۆیشتنی نەوت و کە قەرارە سبەینێ بێ و لەگەڵ بڕیارەکەی ئەنجومەنی دەوڵەت بکات. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سوپاس بۆ ئێوە، سڵاو لە بینەرە بەڕێزەکان. ئەتوانم بڵێم هیوادارم تەمەنای ئەوەکەین کە ئەم جارە بەڕاستیان بێ، چونکە ئەمە یەکەم ڕێکەوتن و یەکەم لێک تێگەیشتن و یەکەم بەڵێن و یەکەم واژوو نییە. هاوڵاتیانی کوردستان بەگشتی و موچەخۆران بە تایبەتی بێتاقەت بوون بەڕاستی لەم هەموو بەڵێنە، لەم هەموو قەیرانەی کە ساڵانێکی زۆرە بەسەریانادێ بە خۆمان ئەزانین 10 ساڵ زیاترە ساڵ نەبووە موچەیان وەکو پێوی زۆر گرت بێ و مانگ نەبووە لە کاتی خۆیان موچیان پێ بدرێ. بەداخەوە ئەتوانم بڵێم لەم یەک دوو مانگەیە زۆرترین کۆبوونەوە و دانیشتن و لێک تێگەیشتنی ناوەنەی واژووکردنی ناوەنەی بەڵێنی ناوەنەی هەر شتێکی ناوەنەی بەڵێنی زۆر درا بە خەڵکی کوردستان. بەڵام بەداخەوە دوجار ئێستا ئێمە تقریبەن مانگێک و 3 مانگ و 13-14 ڕۆژمان ماوە لە ساڵی 2025، بەڵام 6 موچەی فەرمانبەران لای حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی فیدراڵ ماوە. هیوادارین ئەم جارە ئیرادەکان ئیرادەیەکی بەهێزیان هەبێ و بەهانە بە یەکتری نەگرن، ڕازگۆ بن لەگەڵ یەکتریا و لە پێناوی بەرژەوەندی هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمی کوردستانە ئەو بەڵێنانەی کە داویانە جێبەجێ بکەن. بەداخەوە ئێمە ئەزمونێکی تاڵمان هەیە لەگەڵ لیژنە و لیژنەکاری و کۆبوونەوە و بەڵێن و ڕاوێژ و کە لە کاتێکە کاکزانە ئەم پرسە چارەسەر بووە. ئێمە کۆمەڵێک پاڵپشتی بەهێزمان هەن بۆ پرسی موچە. بڕیاری دادگای فیدراڵیمان هەیە، یاسای بودجەمان هەیە، یاسای کارگێڕی و دارایی عێراقمان هەیە و لەگەڵ ئەو هەموو ڕێکەوتنەی لە نێوانیشانە و لەگەڵ ئەو هەموو ئەزمونە تاڵی ڕابردووە هیچیان نەیانتوانی وا لەم دوو حکوومەتە بکەن، پابەندی بکەن و لە کاتی خۆیان موچە بدرێ بە فەرمانبەران. مامۆستا ئەگەر ئەو ئیرادەی جەنابەت باسیەکەی مەسەلەن یعنی لە چه حاڵەتێکە ئەو ئیرادەیەوە ئەکە کە ئەو 6 موچەیە بدرێت، چونکە خەڵک دەستی لەسەر دڵیەتی کە چەند موچەیەک بفەوتێ پێدانی چۆن ئەتوانێت مەسەلەن ینی زەحمەت نییە، ئەستەم نییە. گرفتەکە لەوەدایە وەکو وتم ئێمە ئەزمونێکی تاڵمان هەیە لە ڕابردووە خەڵک سزادراوە بە ناوی جۆرا و جۆرەوە موچەکەی دەستی بەسەراگیراوە، جارێ بە ناوی چارەکە موچە و بە ناوی نیوە موچە و بە ناوی پاشەکەوت و بە ناوی لێبڕین و بە ناوی خەرج نەکردنەوە کە لە کاتێکە موچە مافە، یعنی واجبە لەسەر حکوومەت موچەی فەرمانبەرەکانی دابین بکە. ئەمە خێر نییە، ئەمە منەت نییە. لە هەموو دنیاە فەرمانبەر ئەبێ لە کاتی خۆیان موچە وەرگرێ و گرنتی هەبێ، بەڵام لە کوردستانە هیچ مانگێک کە موچە وەرەگرێ واقعتا لەبەر ئەوە بۆیە ئەگەر مەبەستیان بێ هەردوو حکوومەت ڕێگا ڕاستەکە و ڕێگا تەندروستەکە ئەوەیە موچەی فەرمانبەران نەفەوتێ و هەمووی بدرێ. بۆ ئێمە بۆ ناتوانرێت بۆ ناتوانرێت 4 مانگ ماوە لە ساڵە مەبەستیان بێتوان بۆ ئەتوان
لەبەرم هۆکارانی یەکەم بودجەمان هەیە ئی 3 ساڵ لە ئەنجومەی نوێنەران دەنگی لەسەر دراوە قانونی دارەی مالیمان هەیە ڕێکارەکانی دیاری کردووە بڕیاری دادگای فیدراڵیمان هەیە کە هەردوو حکوومەت دەتوان پشتی پێبەستن و پابەندیش بن ئەگەر نەیدەن مخالفەی قانون و یاسا و دەستورە یعنی کەواتە جێبەجێکردنی یا پێدانی موچەی فەرمانبەران لە کاتی خۆیان و ئەم شەش مانگەیان ئەوە جێبەجێکردنی دەقی بڕیاری دادگای فیدراڵیە و دەقی یاسای بودجەیە و دەقی قانونی ئیدارەی مالیە جێبەجێ نەکردنی مخالفەی یاسا و سەرکەشی و پێچەوانەیە مبەڕیرێکی قانونی نییە بڵێ وڵا شەش موچەتان دوی باب فۆتی ئەوەی ڕابردووش کە فەوتاوە زۆر نایاساییە زۆر نادەستوریە و پێچەوانەی هەموو بنەماکانی کارژێڕی ئیداریە بۆ چکە فەرمانبەر کە دا ئەمەزرێت لە دەوڵەتە عەقدێک لە نێوان فەرمانبەر و نێوان حکوومەتە هەیە فەرمانێکی وەزاری بۆ دەرچووە ڕۆژی مباشەرەی هەیە و ئابێ هەموو مانگە لە کاتی خۆیان موچەی پێ بدرێت ئەوەی لە کوردستان ئەگوزەرێ کاکزانە پێچەوانەی هەموو یاسا بەرکارەکانە لە دنیاە زوڵمێکی ئاشکرایە لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان کراوە لە ڕابردووە ئەم ماوەی 10 ساڵی ڕابردوو بەڵێ جەکەواتە ینی هیچ مبەرێکی یاسایی بەدەست بەخداشەوە نابێ بڵێ وڵا لەبەروێ من موچەی مانجینۆ ئەدەم و تۆم و لە ماجی 6 حوتای و مبەڕیر نییە بۆ چونکە لە هیچ حاڵەتێکە ئەو بڕارەکەی دادگای فیدراڵیش زۆر وازحە هەردوو لای پابند کردووە و لە بڕگەی پێنجەمیشە ئەگەر هەڵە نەبم دەڵێ نابێ ناکۆکی سیاسی و ناکۆکی سیاسی و ململانەی نێوان هەرێم و بەغا ببێتە هۆکار بۆ بڕینی ئەوە پشتی پێوەسترێت بەڵام جێبەجیان نەکرد لە 23 جێبەجێ نەکراوە لە 24 وەکو پێویست جێبەجێ نەکرا با بڵێن لە 24ەوە کە بڕارەکەی دادگای فیدراڵی لە 21 شوباتا دەرچوو حکوومەتی عێراقی 11 موچەی نار بۆ مانگی 441 ملیاری نارد بەڵام هەرێمی کوردستان 399 ملیاری ڕادستی عێراق کرد وەکو داهاتی ئیتیحادی ئەمە لەوێ گرفتەکە دروست بوو دوای ئەوەی کە لە هەرێمی کوردستانە ئیرادەیەک نەبوو بۆی ئەم کێشەیە چارەسەر بێ بۆی مەلەفی نەود ڕادەستکە بۆی داهات وەکو پێویست ڕادەستکە بۆی تەوتیم بکە کە ئەم هەنگاوانەی نەنا حکوومەتی عێراقی و بەهانەیەکیش دەست حکوومەتی عێراقی کەوت کە حکوومەتی هەرێم نەینا ئەویش ئەوە بوو جۆرە بە جۆرەکان سزای فەرمانبەران و موچەخۆرانیدا لە بریەوەی ئیجراعات لەگەڵ لایەنە بەرپرسەکان بکات بابەتی داهاتە نانەوتیەکان ئەوەندە ئاڵۆزە مەسەلەن دوو ڕۆژە ئەنجومەنی دەوڵەت لەسەری کۆ بێت و بڕیار نادا بڕیارە سبەینی بڕیار بدە ئێمە قەناعەتمان وا بوو ئەوەی گرفتە سەرچەکەیە مەلەفی نەوتە بەڵێ بۆ چونکە مەلەفی نەوت بوو ئاڵۆز بوو کێشەی کۆمپانیەکان هەبوو کێشەی بەقاچاقبردنی هەبوو لە هەرێمی کوردستانە لە ڕەگەڵ سۆمۆیا هەبوو بڕیاری ژووری پاریسمان هەبوو بڕیاری دادگای فیدراڵیمان هەبوو یعنی بە بۆچوونی هەموو ئەو خەڵکە شارەزانەی پێیان وا بوو داهاتی فیدراڵی و نافیدراڵی نابێ بەچێشە بۆ لەوانەیە تۆ لە 15 تا 30 ملیارد جیاوازی هەبێ لە نێوانیانە کە ئەمە نەبێتە بربەست بێتە هۆی ڕاگررتنی موچەی تەواوی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە ئێستا ئەمەش بووە بەکێشە کە تەفسیر بۆ ئەگەر هەڵە نەبم وابزانم لە مادەی 28 قانونی ئیدارەی مالیە کە باسی ئەوەکە کە ئەبێ ئەو پارێزگایانەی کە مەربوطن بە ئەقلیمەوە یا مەربوط نین پێویستە داهاتی ئیتیحادیان ڕادەستی حکوومەتی ئیتیحادی بکەن تفسيري حكومتي عراقي بودا هاتي اتحادي اشتيكا تفسيري حكومتي هرم بودا هاتي اتحادي اشتيكا كلكاتك ام ياسا لسالي 2019 لانجمين نونران دنجي لسردراو بنونرا كردكاني شو بله اما كدنجي لسردرا بو ام بسرتانا تيبري كيف بالفعل واهستكي لقال هريما ما مالي باريس غايكا بۆ وەرگرتنەوەی داهاتی ئیتیحادی و نائیتیحادی بۆ لە 2019 تا 2025 سکاڵایەک تۆمار نەکرا لە دادگای فیدراڵی بۆی شڕۆڤی ئەم بابەتە بکە. لەم کۆتایانەیە حکوومەتی عێراقی فیدراڵ ئەنجومەنی ئەمانەی عامی مەجلیسی وزەران ناردی بۆ ئەنجومەنی دەوڵەت بۆ ئەوەی ئەوە بکە کە لە کاتێکە ئەنجومەنی دەوڵەت کارەکانی وازەحە یعنی دەستگایەکی مەشوەرەتیە فتوا ئەدا یعنی ڕێی خۆی دەرەبڕێ فتواکەی سبەینیان چی بێ مەسەلەن یعنی بابەتەکە چۆن بتوانن سەر بەخۆیانە دەریخن بۆ عراقیەکان بە هەردوو لا ئەوان داوایان کرد کە شارەزای وەزارەتی دارایی و وەزارەتی داد بڕۆن لەگەڵیانە دانیش بنیشن گوێ لە تێبینی و ڕاوسەرنجەکانیان بگرن ئەگەر هەڵە نەبوو مەبزام نەچوون ئەمە خۆی شتێکە ئەگەر چی من بۆ ئەوەی وەکو خۆی ئەم بابەتە باسکەم من پێم وایە نەدەبوو ئەم پرسە حکوومەتی عێراقی بینێرە بۆ ئەنجومەنی دەوڵەت
پرسی کێشەیان ناکۆکی لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و لە نێوان حکوومەتی ئیتیحادیە لە اختصاسی دادگای فیدراڵیە و پێشتریش ئەم بابەتە لەوێ بووە و کاری ئەم ئەنجومەنش هەمومان نەزانین خۆی کارەکانی لە مادەی 6 وازعی کردووە لە 5 خاڵە کە زیاتر ئەمان ڕاوێژە یان مەشوەرەتە یان دەربڕینی ڕایە و جۆرە لە جۆرەکان وەکو فتوا وایە لەسەر بابەتێک ئەیدا بەڵام ئایا هەردوو لا پابندەکە پابندی ناکە ئەمە شتێکی ترە ئەتوانێت پابندیان کە و فتوایەکە هەیە پێم وانە لە دەسەڵاتەکانی ئەنجومەنی دەوڵەت تا بەو پێی کە تێگەیشتن و نزیک بوونەوەیەک هەیە هەرێمی کوردستان زۆر تەکی دەکاتەوە لە نامەکەش لە ئەنجومەنی وەزیران پێی زانیاریەکانی منەڵێ داهاتی نانەوتی مەکەن بە کێشە مەیکەن بە گرفت و کێشە پێت وایە دیسان دوایە خاص بینیان مەسەڵەن بڕیارێکی وەها ئەدا کە نەشیش بسووتێنەکە بە لەبەر ئەوەی وەکو لە ئاماژەم پێکرد یان ئەو معلوماتە قانونی و بەراوردەی کە لە نێوان پارێزگاکانی دیکەشا هەیە بەپێی ئەوە ئەگاتە گرفتەکە تەفسیر بۆ دقەکەی قانونی ئیدارەی مالی مادەی 28 هەر کەسێبی کە هەروایی کات چووکە بۆ باز لەواکە کە داهاتی ئیتیحادی پارێزگاکان و ئەو هەرێمانش کە هەن لەبەرەوە ئەمە لێوا کوتم ئەو بابەتە بە هەڵە تێپەڕیوە کاتی خۆی لەبەرەوە تێپەڕیوە بە کاتی خۆی ئەمە یەک دوو هەمیان با بڵین پابندیشی کردن لە حاڵەتی احتیمالات بڵین پابندیشی کردن خۆی مەبڕێر دەدگای فیدراڵیمانێ پابندکەرە و باتەوە ملزیمیشە بە قسەیان نەکرد پابند نەبوون کەواتە ئەگەر بڵێم گرنتیەک نییە لە وڵاتەیە کاکزانە بەداخەوە جۆرە لە جۆرەکان ئێستا ئەمە گرفتێکی گەورە نیە کاکزانە لە نێوان دوو حکوومەت و کۆمپانیەکانە دوو حکوومەت دەستەوەستان بەرامبەر بە کۆمپانیەکان کە لە کاتێک کۆمپانیا مەرجی خۆی ئەسەپێنێ بەسەر حکوومەتە با پێشتریش ڕێکەوتنی کردوێ بە عەقدیشی کردوێ با ئەگەر سکاڵاش بکا بیباتەوانێ بەڵام تۆ ئەکرێ قوتی ملیۆن 250,000 هاوڵاتی هەرێمی کوردستان بکەیە قوربانی گرێ بەستێک کە لەگەڵ کۆمپانیایەکە کردوتە یعنی ئەمە کارەساتە تۆ دوو حکوومەت دەستەوەستان بن بەرامبەر بە هەندێک کۆمپانیا کە خۆشبەختانە ئێستا باز لەواکەن کە جۆرە لە تێگەیشتن و ڕێکەوتن هەیە ئێمە هیوادارین ئەمەش بۆ کوشتنی کات نەبێ بۆ درێژکردنەوەی قەیرانەکان و کێشەکان نەبێ هیوادارین لە نزیکترین کاتە کۆتایی بەم یاریە قێزەونە بێندرێ کە لە نێوان کۆمپانیاکان و حکوومەتی عێراقی فیدراڵ لەو نێوەندەشای چێ بۆتە قوربانی فەرمانبەرانی هەرێمی کوردستانن کە ئێستا فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە لووتکەی ناومێدیان وەکوتم فەرمانبەر گوناهی چییە چەندین ساڵە خزمەتی هەیە یا خانەنشینە چەندین ساڵ خزمەتی کردووە ئێستا ماوەی 2-3 مانگە موچەی پێ نادرێت یا هەموو ساڵەگە بێت چەند مانگێک لە موچەکەی بفەوتێ لەو لاوە پلە بەرزکردنەوە نەماوە لەو لاوە دامەزراندن نەمناوە لەو لاوە خانەنشین داما و زوڵ مستەمی لێکراوە لەبەرەوە بەداخەوە وەک ئەڵێن نازانم ناتوانانی بڵێ هیچ گرنتیەکەیە هیوادارم ئەو بەڵێنانی کە بەڵێنراوە و بڕیاری دادگای فیدراڵی هەیە ئێمە هەر لەم 3 مانگەیە کاکزانە چەند ڕێکەوتن کراوە چەند بەڵێندرا زۆر بەمانای ئومێدینی بەڵام بۆ مانای کە ببێتە کۆنکرێتی ئێمە ئەڵێن هیوادارین حکوومەتی عێراقی فیدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستانیش بیرێک لە ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەنەوانێ ئەم هاوڵاتیانە هاوڵاتی ئەم وڵاتن لە بری حکوومەتێک دوانیان هەیە حکوومەتێک لە دنیاە بۆ بە خێر و بەرەکەت ئێستا دوو حکوومەت بوون بە نەکبەتی و ماڵوێرانی بەسەر میلەتێکەوە ئەمە کارەساتە قورسەکە هاوبەشیشانی خەدر لێکردن هاوبەشە بە نیسپیە بەس ئێمە ئەبێ حقیقەتێکی بیڵین کاکزانە فەرمانبەرانی هەرێمی کوردستان مافیان لای حکوومەتی هەرێمی کوردستان ئیتر حکوومەتی هەرێمی کوردستان هەڵی کردووە عەقدی هەڵی کردووە نەوتی بە قاچاق فرۆشتووە لەگەڵ بەغایە ڕێکەوتووە ڕێنەکەوتووە بە هەڵە دەنگی داوە بە یاسایەک لە ئەنجومەنی نوێنەران بە هەڵە ڕێکەوتنێکی کردووە گوناهی فەرمانبەر و موچەخۆری هەرێمی کوردستان چییە؟ لەو پێش هەڵبژاردنەیە پێت وایە مەسەلەن بۆ بەختا باشە لەگەڵ هەرێمی کوردستان ڕێکەویان ئەوانش ئەو نەسعە شۆڤێنیان هەر بەردەوام ئەم بابەتە من پێم وایە هەردوو لایەن ئیشیان بەیەکە و من دڵنیاتەکەمەوە ئەگەر بەغا بجۆرە لە جۆرەکان مراعاتی هەرێمی نەکردایە لەوانەیە بڵم ئەم موچانەی پێشوشی نانەرخۆ ئەگەر لە یادمان بێ تەیف سامی لە دوای موچەی مانگی چوارەوە وتی حسەی هەرێم تەواو بوو بەڵام دوای بەڕێکەوتن و بەسەردان و بە لێک تێگەیشتن موچەی مانگی 5 و 6 هات دوای ئەوەی کە حکوومەتی هەرێم 120 ملیاری ڕادەست کرد کە بڕیار بوو نەوتی ڕادەستکە هەتا ئێستا من و تۆ قساکەین نەوتەکە ماوە بەڵام
لا یاسای بودجەشە کاکزانە بڕیار دراوە هەرێمی کوردستان ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت ڕادەستکە. ئێستا ئەوان ئەڵێن 230 ئەڵێن 200 ئەڵێن 50,000 بۆ خۆت بەکاربێنە بۆ ناوخۆی خۆت بۆ بەکاری بێنە. هەستەکەی ئەوەنەی هەستەکەی ئیرادەیەک نییە کە نەوەت ڕادەست بکرێ کە داهات وەکو خۆی ڕادەست بکرێ کە لەگەڵ حکوومەتی عێراقا ڕێکەوتنیەکی کۆنکرێتی بکرێ وەکو بەڕێز ئاماژەت پێکرد کۆتایی بەم کێشەی چەندین ساڵە بێنێ. هەستەکەی ڕێکەوتنەکان بۆ مانجێکە بۆ 2 مانگە بۆ چەند مانجێکە ئێستا بۆیە ئێمە هەمیشە وتومانە با ڕێکەوتنەکان لە چوارچێوەی دەستورا بن لەسەر بنەمای یاسایی بن. ڕێکەوتنەکان لەگەڵ سوودانی و عەبادی و مالیشیان نەبێ باشە بۆ بەیانی سوودانی دەرناچێتەوە بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەبێ لە خاڵی سفرەوە دەست پێ بکەینەوە. ئەمە ئەمە مشکلەکەمانە بۆ لەبەرەوە بۆیە پێویستە هەرێمی کوردستان دائیمەن لە گفتوگۆکانیان لە وەفدەکانیان تاکید لەم بابەتە بکاتەوە بڵێ ئێمە شایستەی دارایی هەرێمی کوردستانمان ئەوێ بە پێی ئەو مافە دەستوریانەی کە لە دەستوری هەمیشەیە دراوە بە هەرێمی کوردستان. ئەمە چارەسەری کۆنکرێتی بابەتەکە. بەڵام من لەگەڵ تۆ ڕێیەکەم بەیانی من ڕازگۆ نابم تۆ ڕازگۆ نابی ئەم بەرهەمە چێ باجەکەیەدا فەرمانبەرانی هەرێمی کوردستان. ئەکی دوایە مامۆستاکەواتە ڕێگە ڕاستەکە بۆ ئەوەی لانی کەم ئەو قەیرانەی کە هەیە درێژکراوەی قەیرانەکانە وەکو جەنابەت لە سەرەتاوە باست کرد ئەوەیە کە هەم نەوت سبەینی ڕادەست بکرێت و هەمیش بەڕاستی لەسەر داهاتی نانەوتیش بە پێی یاسا و دەستور کار بکرێت. ڕێگە ڕاستەکە ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان بڵێ ئەو یاسا بەرکاریانەی لە عێراقا هەن لە یاسای بودجە قانونی ئیدارەی مالی بڕیاری دادگای فیدراڵی من جێبەجێ ئەەکەم و عێراق تۆش ئەبێ جێبەجێکی ئەو کاتە ئەکرێ وەساتەیەکی نەتەوە یەکگرتووەکانیش هەبێ لە نێوانمان ئەو کاتە بۆ نمونە دادگای فیدراڵی چاودێر بێ پەرلەمان چاودێر بێ دیوانی ڕقابەی مالی چاودێر بێ بەڵام تۆ بڵێ هەرێم بڵێ من پابندیش بم چێڵێ عێراق پابند دەبێت تۆ پابند بە ئەگەر ئەو پابند ئەگەر ئەو پابند نەبوو هەمومان هێرش بکەینە سەر عێراق. بەڵام ئێمە ئەڵین عێراق 2024 11 موچەی بۆ تۆ ناردووە موچەی مانگی 12 بڕێکی ناردووە تۆ لەبری ئەوەی ئەڵێ داهاتی هەرێمی کوردستان نانەوتی 399 ملیار نییە ئەڵێ زیاترە دەی تۆ وەرە لە ڕێی لیژنەکانەوە لە ڕێی دیوانی چاودێریدارەوە بیسەلمێنە داهاتی هەرێمی کوردستان مانگانە ئیتیحادەکەی 50 ملیارە بەڵێ تۆ خۆت 122 کردووە ئامادەی 120 بیت لەبەرەوە ئەم بابەتە یا ئامادە بووی لە یاسای بودجەیە ڕۆژانە 400,000 بەرمیل ڕادەستکرد ئێستا ئەوتە ڕادستی ناکەی کەواتە هەستەکەی بێمتمانەیەکی قوڵ لە نێوان هەردوولانە بەتەکید لە نێوان هەردوولادایە بەڵام بەنسبیە لە لایەکە زۆر و لایەکە کەم لە هەندێک شتا هەردوو لاشیان جۆرە لە جۆرەکان بەداخەوە یعنی کە ئەمە من ناکرێت لە پێناوی بانگەشەی حیزبی و بانگەشەی هەڵبژاردن و پاراستنی بەرژەوەندی هەندێک کۆمپانیا و هەندێک کەس و هەندێک لایەن بەڕاستی تۆ میلەتێک بکەیتە قوربانی ئەمە پێم وایە پێی ناوترە سیاسەتێکی تەندروست پێوترە سیاسەتێکی هەلپەرستانە و واقعین من ئەبێ واقعی قسە بکەم من ئەڵێم حکوومەتی عێراقی ئەکرا لەبری ئەوەی سزای فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدا ئەکرا ئیجراعات لەگەڵ لایانی کەم تەرخەما بکە حکوومەتی هەرێمی کوردستان خۆکی کاکزانە لە هەموو دنیای حکوومەت ڕوبەڕووی قەیرانە بێتەوە ئێمە قەیرانی کۆرۆنا هاتووە قەیرانی شەڕ دێ کارەساتی سروشتی دێ بەڵام حکوومەت جورئەتی ئەوە ناکە دەست بۆ موچەی تاک بە تاکی هاوڵاتیان بەرێ لە هەرێمی کوردستانە هەر ڕەشەبایەکی بێ دەست بۆ موچەی فەرمانبەرانە بە بارام لافە هەرچی دێ ئەمە مشکلەکەمانە لە کاتێکا تۆ کاکە ئەمە کارەساتە کاکزانە تۆ 10 ساڵ 11 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان بودجەی نییە ئەیکە بودجە نەبوو چی تەحکومەکە میزانیە نەبوو میزاج تەحکومەکە بۆچوونی من و تۆ فلان و فیسار تەحکومەکە لە کاتێکا بێ میزان لەسەر ئەساسی ژمارەی دانیشتوان بێ لەسەر ئەساسی ئەوە بێ ئەم شارە پێویستی بە خزمەتگوزاری زیاترە ئەمان پێویستی کەمتر هەیە جۆرێک لە عەدالەت ئەبێ لە یاسایە هەبێ بەڵام بەداخەوە کە ئێمە ئەم عەدالەتە نابینین لە وڵاتەیە یعنی بۆ منە ئەڵێن دامەزراندن نییە کاکزانە پێش هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان چەند کەس دامەزرا لە وڵاتەیە بەڵێ ئەمە پێمانەڵێ کەواتە لێرەدا بەماناگشتیەکەی حکوومەت وەسیلە نییە بۆ خزمەتی هاوڵاتیان حکوومەت هۆکار نییە بۆ ئەوەی بە چاوێکی یەکسان سەیری هەموو هاوڵاتیانی وڵاتەکە بکە ئەمە گرفتە سەرچێکەیە لە بەرەوە بەداخەوە ئەنجا هەندێشە دەڵێن خەتای عێراق باش ئەوە مەسەلەی موچە
پێکنێنانی حکوومەت خەتای عێراقا کۆنەبوونەوەی پەرلەمان خەتای عێراقا هەڵنەبژارنی سەرۆکی پەرلەمان و دەستی سەرۆکاتی پەرلەمان خەتای عێراقا 9 ساڵ 10 ساڵ ئەنجومەنی پارێزگاکان پێڵ نابژێرە خەتای عێراق ینی ئێمە بەداخەوە ئەم ئیرادە لە هەرێمی کوردستانە لێرەش بێمتمانەی لە نێوان هێزە سیاسەکان زۆر بێمتمانەیەکی کورد تا ئێستا دوو ئیدارەیی هەیە بێمتمانەیەکی قوڵ هەیە ئێستا کەسێک لە سلێمانی قاچاقە لە هەولێر داڵدادرێ لە هەولێر قاچاقە لە سلێمانی داڵدادرێ ئەمە پێوترێ حکوومەتێکی ئیدارەی سربەخۆ لە هەرێمی حکوومەتی کە پێک دێ ئەوانە چارەسەر لەبەرەوە هێزەکانی هەفتاهشتا کاک خۆمە ڕۆژ و بەرهەمی ڕۆژ دوو ڕۆژ نییە بەرهەمی 33 ساڵ ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستانە ئەم ئەزمونە مڵکی پارتی و یەکێتی و حیزبی سین و ساد نییە بەرهەمی قوربانی دەیان ساڵ خەڵکی کوردستانە بەرهەمی قوربانی هەڵەبجە و چیمیاباران و ڕوخانی 4,000 گوند و دەیان وانە سەدان هزار ئەنفالە لەبەرەوە ئەم بابەتە بەداخەوە یعنی بەداخەوە من ئەڵێم ئەزمونێکی سەرکەوتوو نەبوو لە ماوەی 33 ساڵی ڕابردووە لەبری ئەوەی ئەم ئەزمونە بێتە مایەی شانازیکردن بۆ تاک بە تاکی کوردێک لەسەر هەر پارچە زەویەکی ئەم دنیادا هەبێ ئێستا بەداخەوە ئەتوانم بڵێم لەبری ئەوە بۆتە مای شەرمەزاری بەداخەوە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا داراسێکیان ئەندامی ئەنجومەن نوێنەرانی عێراق زۆر سپاس بۆ دەرفەتە مامۆستا مادوومان کردی هەڵبەتە گفتوگۆکەین لەگەڵ گفتوگۆکەمان درێژە پێ دەین لەگەڵ بەڕێز دکتۆر نەوزات هەمەوەندی مامۆستای زانکۆ و شارەزای ئابووری لە هەولێرەوە لەگەڵمانە مامۆستا دکتۆر سپاس دەکەین لێرە لەگەڵ بەڕێز مامۆستا دارایە گفتوگۆی و بابەتەمان کرد وەک ئەندامی ئەنجومەن نوێنەرانی عێراق وەکو ئەڵێ بۆنی هەواڵی خۆش دێ ئینشاءالله بەڵکو هەردوو لە پابەند بن وەکو مامۆستاش وتی کە ئەگەر نیەتیان هەبێ و ئیرادەی بەهێز هەبێ ئەبێ هەر شەژ موچەکە بدرێ کەس لە موچەی خۆی نەترسێ تێگەیشتنی بەڕێز دکتۆر نەوزات بۆ ئەو ڕێکەوتنەوە و لێک نزیک بوونەوەنە چییە؟ سڵاو لە تۆ کاک زانا سڵاو لە بینەرانی خۆشەویستی کورسات من پێم وایە دەستەواژەی ڕێککەوتن و لێکتێگەیشتن دوو دەستەواژەی زۆر جیاوازن پێم وایە ئەوەی ئێستا دەگوزەرێ جۆرێکە لە لێکتێگەیشتن نەک ڕێککەوتن و تەسەوڕ دەکەم تا متمانەمان بەو ڕێککەوتنانە و بۆ مێزگردانە هەبیکە لە نێوان دوو وەفدی نێوەنگیر واتە لە لووتکەنا ئەمانە ڕەنگە چارەسەری بنەڕەتی و گرژگیر نەبێ و چارەسەری ڕیشەیی نەبێ پێم وایە ئەمە موسەکینەکە بۆ ماوەیەکی کورت ڕەنگە ئەم مقۆمخۆی ئێستا کە هەیە تۆزەک درێژەتر بچێشێ و بگەوینە ناوەڕاستی کۆتایی مانجینۆ چەند موچەیەکی تر بدرێ و ئێستا ئەمە باس لە موچەی مانجی 6 و مانجی 7 و 8 و 9 دەکەین بەڵام لە عێراق باسی موچەی مانجی 10 و 11 و 12 لە ئارادا هەیە و بۆیە جۆرێک لە بێمتمانەی هەیە کە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەم سێ موچێ لە ژێر ڕەحمەتی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو وەفدانەی کە لە نێوانیاندا گفتوگۆ دەکەم پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر پێداگیریەکی زۆر نەکاوە مصر نەبێ لەسەر پێدانی ئەم بەشە بودجەی هەرێمی کوردستان کە استحقاقی هەرێمی کوردستانەوە دواتر بە تایبەتی استحقاقی هەرێمی کوردستان کە موچەی موچەخۆران زەوت کراوەوە کەوتۆتە ململانەی سیاسی نێوان هەردوو حکوومەت و زەرمەندی یەکەم موچەخۆرانی هەرێمی کوردستان پێم وایە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان پێداگر نەبێ لەسەر ئەم سێ موچەیە کە لە ڕابردوودا خەرج نەکراوە پێم وایە حکوومەتی عێراق وا بە ئاسانی موچەی مانگەکانی ڕابردوو نانێرێت و بۆنی ئەوەش دەکەم بەڕاستی ئەگەر ڕێککەوتنێکی ڕیشەیی لە لووتکە نەکرێ پێم وایە و پێشووتریش و لە دیاریکردنی دەنگۆی ڕۆژی مامەلەکردن و یا ڕۆژی بانگەشەی هەڵبژاردن بۆ مانجی 11 دیاریکردا هەر لەو کاتەوە لە شاشەکەی جەنابیشتانەوە باسی ئەوم کرد کە ئەم کێشە داراییانە مماتەلە دەکرێت و درێژە دەچێشێت تا کۆتایی ئەم ساڵ و پێم وایە تا ئێستا لە چه حاڵەتێکا دکتۆر نەوزات لە چه حاڵەتێکا مەترسی ئەوەت هەیە کە بەڕاستی
موچە فەوتان دروست بێ ینی موچە بفەوتێ بەڵێ بە تەفاسیل بەڵێ بەڵێ پێم ئێستا دیارەکە موچەی مانجی 1970 تا ئێستا دابش نەکراوە بەڵام ئەوەی داواکاری حکوومەتی هەرێمی کوردستانە کە سەقفی داواکاریەکەی بەڕاستی زۆر سادەیە بۆ دابشکردنی یا بۆ ناردنی تەنها بودجەی تەشغیلی کە موچە خۆرانی هەرێمی کوردستانە حکوومەتی عێراق نایەتە بن ئەمبارە و لەم لاوە جۆرێک لە مماتەلەکردن هەیە لە چۆنیەتی ڕادەستکردنی نەوتی هەرێمی کوردستان و داهاتی ناوخۆیی و نانەوتی و داهاتی خاڵە سنووریەکان کە تا ئێستا واوە هەر لە بەرنامێشتر لە کەناڵی کورسات باسیەوەم کرد کە جۆرێک لە داواکاری دژیەک هەیە حکوومەتی هەرێمی کوردستان پابندە بەوەی کە داهاتی ناوخۆ و نانەوتی لەسەر بەشێک لە بەند و بەرگەکانی دەستوری پەرلەمانی کوردستان و ئەو سای حکوومەتی فیدرال کە عێراقی فیدرال دامەزراوە دەبێ تەواوی داهاتی نانەوتی بە تەواوەتی بۆ هەرێمی کوردستان بێ و داهاتی خاڵە سنووریەکان 150 بگەڕێتەوە بۆ خەزێنەی دەوڵەت و ئەوەی ئێمە دەیبینین داواکاری حکوومەتی عێراق بە تایبەتی تەیف سامی جۆرێکە لە پیشاندانی عێراقێکی بەهێز بە ئاشکرا پێمان دەڵێ ئێمە عێراقێکی نوێ پەیڕۆ و پرۆگرامێکی نوێ کار لەگەر حکوومەت و لەگەر ئیقلیمەکان دەکەین کە لە عێراقیشدا تەنها حکوومەتی هەرێمی کوردستان هەیە ئەوەی مەترسیە لەسەر پێکنەهێنانی ئەم یان نەگەوشتنە ڕێککەوتنێکی بنەڕەتی ئەوەیە کە دووبارە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان واتە دووبارە بەهێزبوونەوەی هەرێمی کوردستان لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی دیبلۆماسیەوە و حکوومەتی عێراقیش پێم وانییە جارێکتر ئەم هەلە بداتەوە بە حکوومەتی هەرێمی کوردستان کە سەرکردەی وڵاتەکان زۆر جاران لە هەولێرەوەدا دەبەزی اینجا بەرەو بەغدا و بینینی بەرپرسانی باڵای عێراق هەنگاوی دەنا ئەمە جۆرێک لە کێشە کەڵەکەبووەکانی نێوان ناوخۆی عێراق بووە کە ئەو کاتە هەم لە بارودۆخی سیاسی و ئابووری و مەسەبی و شەڕی داعش و ئەمانە هەرێمی کوردستان جۆرێک لە پێشکەوتنی زیاتری بەخۆ بینی و پێم وانیە حکوومەتی عێراق وا بە ئاسانی بێ ڕەزامەند بێ لەوەی 150 داهاتی خاڵە سنووریەکان ڕادەست بکە و داهاتی ناوخۆ بە تەواوەتی بۆ بەڵام دکتۆر نەوزاد ئێستا بۆنی ئەوە هەیە قسەیەوە هەیە موچە خۆرانی هەرێمی کوردستان بەڵێ دکتۆر نەوزاد قسەیەوەی کە ڕێکەوتنێکی بیدایی کرا و سەرەتایی کرا و چونەتە قۆناغێکی نوێوە کە هەرێم و بەغدا لەسەر هەناردەی نەوت ڕێکەوتون و بڕیارە سبەینێش ئەو ئاماژەکانی یا ئەدگارەکانی ئەو بابەتە دەرکەون ئەمە بابەتێکی دڵخۆشکەر نابێ بەوەی بەغدا لانی کەم لە ئێستادا واز لەو وردەکاری و تەفاسیلەی داهاتی نانەوتی بێنێت خۆزگا ئەم هەواڵانە هەواڵی خۆشترم پێ بواە نازانم ئەو جارە بەڕاستی گەشتبینیەکەم زۆر کەمە چونکە تا ئێستا تا ئەو ساتێ ئێمە گفتوگۆی ئەم بابەتە دەکەین حکوومەتی عێراق نەهاتۆتە بەرباری ئەوەی کە داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان بۆ هەرێمی کوردستان بێ و ڕەزامەند بوو بێ لە چۆنیەتی ڕادەستکردنی داهاتی خاڵە سنووریەکان و هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بە چ شێوازێک بێ ئایا کولفەکەی ئیستا ڕێککەوتنێکی بچووک لەسەر چۆنیەتی مامەڵەکردن لەگەر کۆمپانیاکان کە بە شێوەی نەقد بێ یان بە شێوەی پێدانی نەوت بێ بۆ کۆمپانیاکان بە $16 ئەمە تا ڕادەیە کەواڵێکی دڵخۆشکەرە بەڵام وردەکاری ئیتیمنان و زەمانی کۆمپانیاکان لەلایەن چێوە دەدرێ ئەمە گرفتی گەورەیە کە کۆمپانیاکان داوای زەمان و داوای متمانە دەکەن کە چۆنیەتی کارکردن لەگەر حکوومەتی تازای لەگەر ڕێککەوتنە تازەکە و چۆنیەتی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگای بەندەری جەیهانەوە ئەمانە هەموو گرفتن و دواتر پێم وایە تورکیاش بەشێکی گرنگ دەبێت لە چۆنیەتی ڕەزامەندبوونی دووبارە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان کە ئەمە گرفتێکی گەورەیە تا ئێستا ئەم مێزگردەیان ئەم
دانیشتنە لەگەر حکوومەتی تورکیا لە ئارادانیەوە باس نەکرایە پێم وایە بەشێکی گرنگیش دەکەوێتە سەر چۆنیەتی مامەڵەکردن لەگەر وڵاتی تورکیا و پێدانی متمانە و پێدانەوەی ئەو قەرزانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان قەرزاری کۆمپانیاکانە ئایا چێ ڕەزامەند دەبێت بە پێدانەوەی ئەم قەرزانەکە ئەمە گرفتێکی گەورەی بۆ کۆمپانیاکان دروست کردێ و هەم بۆ ئەم ڕێککەوتنێکە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و عێراقدا هەیە. باشە لەبارەی داهاتە نانەوتەکان لەکوێ هەست بە خەدرێک دەکەی ئەوەی کە وردەکاری لات بێ وەکو ئەکادیمیستێک وەکو کەسێکە وردەکاری هەبێت کە ئێستا دراوەتە ئەنجومەنی دەوڵەت دوو ڕۆژە لەسەری قسە دەکەن هێشتا نەگەیشتونەتە بڕیارێک. بەڵێ خۆی لە خۆیدا ئەنجومەنی ڕاوێژکاری دەوڵەت ینی وەکو لێژنەیەکی فتوایە پێم ڕەنگە من ڕەزامەند نەبم بە بڕیارەکەی ئەو یان حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەند نەبێ یا حکوومەتی عێراق و هەردووشیان دەتوانن بەگوێ ئەم ئەنجومەنی ڕاوێژکاریەی دەوڵەت نەبن کە پێم وانە چارەسەرێکی ئەو تۆی لەلا بێت چونکە ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو دادگای فیدرالی عێراق موچە خۆرانی عزل کردووە واتە بفەسڵ کردووە لە لێوان ناکۆچیە سیاسی و ئابوووریەکانی هەردوو حکوومەتدا کە تا ئێستا بە داواکاریەکەی دادگای فیدرالی عێراق حکوومەتی عێراق نهاتۆتە بەرمەبنای ئەم بڕیارە پێم وانێت ئەنجومەنی ڕاوێژکاری بتوانێت حکوومەتی عێراق ناچار بکە کە موچە خۆرانی هەرێمی کوردستان لە کاتی خۆیدا بنێری پێم وایە ئەم بابەتە مەسەلەیەکم بیر دەخاتەوە پیاوێک ڕیشی سوتا بوو ئەوی تریش دەویست جگارەکەی بچێشێ دەیگوت ڕیشەکەت مەکوژێنەوە تا جگارەکەم پێ دەکەم بەڕاستی ئێستا موچەخۆرانی هەرێمی کوردستان ڕیش سوتاوەکەن و حکوومەتی عێراقیش جگەرە کێشەکەیە هەرچەندی لەم مماتەلەیە لەم خاوەخاوی و لەم گفتوگۆیانە ئەوەندە تاخیر بکرێ ئێمە ڕیشمان زیاتر دەسوتێەوە واتە تەکان بە گیرفانی بەڕاستی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەدەین و باری سەرشانی خەڵکی هەرێمی کوردستان هێندەی تر گران دەبێ بۆیە ئەمە کاریگەری دەبێ لەسەر هەڵبژاردننی ئەنجومەنی پەرلەمانی عێراق بۆ لە مانجی 11 پێم وایە وەلائی بەشێکی خەڵکی کوردستان سار دەکاتەوە و هەم لە ڕووی ئینتیمای حزبیەوە ئەم لە ڕووی ئینتیمای نەتەوایەتیەوە ئەم لە ڕووی دەست و بردێک نەکەن لەوەی کە هەندێک لەو کێشانە چارەسەر بکەن بەوەی کە لەوانەیە ئەو لانە پێکێنەرانی حکوومەتی عێراقی لە داهاتوە ئیشیان بە کورد بێ ئەوانش دەست شلکردنێ بکەن و لە هەرێمیش دەست و بردێکی لێ بکەن بە هەندێشت ڕازی بن لەبەر ئەو هۆکارانی کە بەڕێستان باسیەکەن. دەست خۆش کاکزانە بەڵام ئەوە بۆ ئەوە دەگەڕێتەوە کەی ببینن کامە حەزب کامە لایەن کامە گروپ کە زۆرترین کورسی و زۆرترین دەنگ دەهێنێ و دەبێتە پاڵپشتی بۆ ئەو لایەنەی کە حکوومەتی عێراقی نوێ پێک دەهێنێت بەڵام ئەوەی ئێستا ئەسەفا زۆر داخیگرانم هەرێمی کوردستان کورد بە تەواوەتی نەتەوەی کورد بۆتە چەند بەش ئەمە وای کردووە تا ئێستا زۆر بە ئاسانی ئەو لوعبە و یاریە کە بە کورد دەکرێت لەلایەن عێراقەوە بەشێکی بۆ خۆمان دەگەڕێتەوە کە زۆر گفتارین زۆر فرەڕەنجین و هێزەکانمان بە تەواوەتی کۆناکەینەوە لە یەک بابەتە بەڵام ئەوەی ئیستا داواکاری هەرێمی کوردستانێ بەڕاستی داواکاری زۆر سادەن زۆر ساکارن ینی سەقفی داواکاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ عێراق هەر شتێکی زۆر ئاسایی و زۆر سادەن ئێمە بەشێکی خاچی هەرێمی کوردستان لە ناکۆچیەکان وەلانراون و بەشێکی تر لە بودجەی تەشغیلی و پشتی هەرێمی کوردستان دیاری نەکراوە من داغ بۆ ئەوە دەچێشم و ئەسەف بۆ ئەوە دەچێشم ئێستا دەبوایە خەریکی تێپەڕاندنی موازنەی ساڵی نوێ بین کە تا ئێستاوە لە ناو مانجی نوین وا تێپەڕی دەکەن تا ئێستا جێبەجێ نەکراوە ئەگەر بگەڕێنەوە کە پشتی هەرێمی کوردستان بە فەرمی لە پەرلەمانەوە لە موازنە بە فەرمی جێ بۆ کراوەتەوە ئەمە حاڵی هەرێمی کوردستانە ئەی بۆ ساڵی 2026 ئەگەر پشتی هەرێمی کوردستان لە بودجەی تەشغیلی لە پرۆژە یاسای بودجەدا جێ بۆ نەکرێتەوە دەبێت چیمان بەسەر بێکە ئەوەی ئێستا دەیبینن ڕەنگە هەزار ڕەحمەت بۆ ئەو کاتە بچێشین کە ئێستا هەمانە بۆیە دەبێ
بەڕاستی کورد بە هەموو ئەحزابەکانی بە هەموو ڕەنگەکانی دەنجانیەک بخەن بۆ داواکاریەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەتی موچە خۆرانی هەرێمی کوردستان کە لە بار و دۆخێکی زۆر خراپن هەرچێ سەرکردایەتی ئەم وەفدە دەکا و هەرچێ سەرکردایەتی ئەم لووتکەیە دەکا گرنگ نە لە لای هاوڵاتیان گرنگ یەکدەنجی و یەکڕەنجی هەموو کووردا بۆ داواکاریەکانی لە حکوومەتی عێراق و پێم وایە هاوڵاتیانیش ئەو کەسێک کە دەبێتە سەرکردەکە و هەروەکو ئەوانەی تر متەساوی دەبینی لە پێشخستنی یا لە سەرخستنی ئەو حکوومەتە ساوایە کە ئێستا لەو پەڕی هێزەوە ئێستا ساوا کراتەوە لە قالب دراوە لاواز کراوە پێم وایە دەتوانین لە یەکدەنجی ئەو یەکدەنجی و بەستن ئەو یەکدەنجی و یەک ریزی و یەک ئیرادەیەکی بەهێز هەبێ دەتواندرێت وا بکرێت کە ئەو موچانەی کە نەدراون نەفەوتێن یعنی خەڵک بتوانێت تا سەری ساڵ 6 موچەی دیکە وەربگرێ. کاکزانە من زۆر لە چاوپێکەوتنەکانم لە کەناڵە عەرەبیەکانی زۆر باسی ئەوەم کردیە کە کورد یعنی فئەکی زۆر ئاکتیڤە و زۆر کاریگەرە لە پێکهێنانی حکوومەتی عێراق. پێم وانییە بەبێ کورد عێراق بتوانێت بە ئاسانی حکوومەت پێک بێنێ و ڕەنگە وڵاتانی زلهێزی دنیاش لە عێراق قبول نەکەن کە کورد بەلاوە بنێن. بەڵام من دڵنیام 100% یەک ریزی یەکدەنجی کورد لە بۆ داواکاریەکان و خواست و داواکاریەکانی هەرێمی کوردستان بە یەک پاکێج داوا بکرێ من دڵنیام حکوومەتی عێراق دەکەوێتە سەرچۆک بۆ داواکاریەکانی هەرێمی کوردستان. بەڵام ناکرێ لێرە و لەوێ هەر وەفدە و هەر شەخصە و هەر گروپێک و هەر لێژنەیەک بێسەردانی عێراق بکا و داواکاریەکانیان کرچووکاڵی پێوە بێ بەڵێ دەبێ بە یەک تیم بە یەک دەنگ بە یەک ڕەنگ با ناکۆچە ناوخۆیەکان لە ناوخۆیدا بە ئەو پەڕی ململانێ ئەنجام بدەن و پێم خۆشە ململانەی سیاسی لە نێوان حزبەکان هەبێ بۆەوەی پێشخستنی هەم حزبەکان هەم تیمەکان هەم ئۆپۆزیسیۆن هەمووی بەرەو ئاراستەیەکی بە ڕتمێکی ڕاستەوخۆ بە ڕتمێکی باشتر بەرەو پێشخستنی هەرێمی کوردستان هەنگاو دەنێ و ئەوانەی کە لەسەر تیڤیەکانن یان بەشێک لەو میوانانەی جەنابەت و لە هەموو شاشەکان کەدا داوا دەکرێن ڕەخنە و پێشنیاریان بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان هەیە ئەمانە دڵسۆزی گەلەکەن و پێم وانییە بەشێک ماستاوچی و خەڵکی نەفز نزم کە بە ڕاست و دروستی حکوومەت دەرێ بەڵێ ڕاستە یان بە حزبەکەی دەرێ بەڵێ ڕاستە لە کەم و کوڕیەکانی خۆی بێدەنگ دەکا و لە بەرجەوەندی خۆیدا بڕیار دەدا ئەمانە خەڵکی چاواشەکارن و پێم وایە لە هەر بەرەو لێژێکی هەرێمی کوردستان ئەمانە یەکەم کەسن کە وڵات بەجێ دێڵن یان دەبنە داروەشێنی دەسەڵات. پێم وایە ئەوەی ئێستا خەڵکە ڕەخنە دەگرێت لە چۆنیەتی کۆکردنەوەی داهات لە چۆنیەتی خەرجکردنی داهات لە چۆنیەتی وەرگرتنی باج و ڕسومات ئێستا هەرێمی کوردستان بەڕاستی دەتوانێت تەنها لە ڕێگای گەشتیاریەوە دەتوانێت داهاتێکی زۆر بۆ هەرێمی کوردستان کۆ بکاتەوە. بەڵام بەشێک لەو داهاتێک کە ئێمە کۆی دەکەینەوە ڕەنگە لە حەفلەیەکی سارەتل ئەوانەی کە لە شەوان دەکرێ نیوەی ئەم پارەی ئەگەر 1000 گەشتیار ئەو ڕۆژە سەفەری هەرێمی کوردستانی کرێ بەیەک شەو هەموو پارەکە دەگەڕێتەوە بۆ ئەو شوێنێکە لێوەی هاتوونە. یعنی ناکرێت دەبێ جۆرێک لە چاودێری دارایی هەبێ و جۆرێک لە چۆنیەتی مامەڵەکردن بە سەروەت و سامانی ئەو وڵاتە هەر کەسێکمان لە شوێنی خۆمانەوە خەرجکردنی زیادە یان زیادە ئیسرافی شتنیە و پارێ بە تەنیاهی خۆم نییە. ئەمە موڵکی دەوڵەتە ئەمە پایەکانی ئابووری ئەو وڵاتن ناکرێ بێڵن جۆرێک لە هەندێک مامەلە دەبینم لە بازار هەندێک مامەلە دەبینم لەسەر شەقام و لەسەر شۆستەکان خەرجکردن لە هەموو ئەو ئیسرافی کە دەکرێت لە هەرێمی کوردستان جۆرێکە لە لێدان لە پایەکانی اقتصادی ئەو وڵاتە جۆرێکە لە مامەڵەیەکی ناشیرن بەرامبەر بە حکوومەت و بە کیان و بەو هەرێمی کوردستانێک کە سەدان ساڵە بە هەموو کووەم و کوڕیەکانەوە قبولمانە. بەڵام دەبێ حکوومەتی هەرێمی کوردستانش ڕەچاوی بارودۆخی ئابووری و خەڵکە بکات بە هەر جۆرێک بێ پێداگر بێ لەسەر چۆنیەتی وەرگرتنی ئەو مافەیکە لە ئەو زوڵمێک کە لە هەرێمی کوردستان دەکرێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر نەوزاد هەمەوەندی مامۆستای زانکۆ شارەزای ئابووری لە هەولێرەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ بەڕێستە بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەش کردن
ئێوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتانەکە.